بابزانی جیاوازی نێوان مەشی لەگەر سەعی چییە؟ فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دوو شەیترمان هەیە لە قورئانی پیرۆزدا کە لە واتادا لێک نزیکن. ئەو دوو شەی مەشی لەگەر سەعی هەردووچیان بە مانای ڕۆیشتن دێن، هەردووچیان بە مانای ڕۆیشتن دێن بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەگەر ورد بینەوە زیاتر مەشی ڕۆیشتنێکە، بەڵام ڕۆیشتنێکە کەواتە ئەنی و سەکینەتی دەگەرە لەسەرخۆ ڕۆیشتن بە لەسەرخۆیی. وەوشەی مەشی لە قورئانی پیرۆزە 20 جاران دووبارە بوویتەوە. وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. بەندە تایبەتەکانی خوای گەورە، بەندە ڕاستەقینەکانی خوای گەورە کاتێکەوە بە زەویدا دەڕۆن يمشون على الأرض هونا، بە لەسەرخۆیی دەڕۆن. کەواتە مەشی زیاتر ڕۆیشتنێکە بەڵام بە لەسەرخۆیی. وەکو لە ئاەتێکی دیکە دەشدا خوای گەورە دەفەرمێ وەقسید فی مەشیک، وەقسید فی مەشیکە وەغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير. ئەوەش بە هەمان شێوە یعنی هاوسەنگ بە لە ڕۆیشتن. وەقسید فی مەشیک، لەسەرخۆ هاوسەنگ بە لە ڕۆیشتن. وەغضض من صوتك، دەنجیشت با لەسەرخۆ بیتن. لە ئاەتێکی دیکەشدا خوای گەورە دەفەرمێ فەمشوا فی مەناکبها وەکولوا من ڕزقی. بەناو ناخی زەوی و بەلایەکانی زەویدا بگەڕێن و بسوڕێن و وەکو دەرێ بڕۆن، بەڵام ڕۆیشتنشی لەسەرخۆ وەکولوا من ڕزقیه، و داوای ڕزق بکەن و ڕزقی تێدا بەدەست بین و بخۆن. بەڵام وشەی سەعیی بە مانای ڕۆیشتنە، بەڵام ڕۆیشتنێکە کەوا سورعەتەکی تێدایە. لێش سەفا و مەڕوا پێی دەگوترێت سەعی بەینی سەفا و مەڕوا، لەبەر ئەوەی لە نێوانی سەفا و مەڕوا شوێنەکەیە کە هەڕوەڵەی دەکرێ و بە سەریعی تێدا دەڕۆی. جا وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزادا دەفەرمێتن إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله. ئەگە بانجی دا ئەوە پەلە بکەن لۆ ئەوەی وەڵامی بانگەوازی خوای گەورە بدەنەوە بڕۆن بەدەم بانگەوازی خوای گەورە لە ڕۆژی جومعەیدا. فاسعوا إلى ذكر الله، ئەوەش لە بۆ احتیمامە لێ داوا دەکاتن کەوە عەجەلە بکرێتن. و لە ئاەتێکی دیکەشدا خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن. جا لێرەدا وەکو دەرێ سەعی بە مانای ڕۆیشتنە، بەڵام ڕۆیشتنێک کەوا سورعەتەکی لەگەرە. وەوشەی سەعیش لە قورئانی پیرۆزە 23 جاران دووبارە بوویتەوە. و سەعی مانایەکی دیکەشی هەیە کە با مانای جوهد و هەوڵ و تێکۆشانە. وەکو خوای گەورە دەفەرمێ ئین سەعیەکم لەشەتتا، هەوڵەکانی ئێوە جیایە. یاخود لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێ وئیذا تەوەلا، کاتێک پشتی هەڵکرد سەعا فی الأرض، هەوڵ دەدا وەکو دەرێ، بەڵام ینی جوهد و ماندی و هەوڵ دەداتن، بەڵام چێ فی الأرض هەوڵدانەکەی لیفسیدە فیها، وەکو دەرێ هەوڵدانێکی بەرەو خراپەیە. جا بە کورتی وشەی مەشی هەر بەمانای ڕۆیشتنە، بەڵام ڕۆیشتنشی لەسەرخۆ، بەڵام سەعی ڕۆیشتنێکە سورعەتەکی تێدایە و بە مانای جوهد و هەوڵ و تێکۆشانش دێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.